هاتي كا حيدرجان بابرين ئەمە چییە مردووە؟ ورنە والله قد نامرێ بەخوا هەمانە خاتە قەبرەوە خلا هیچ بۆ کوڕم دامەزە ئەڕۆین دامەزە کاک فاخرجیان بەسا خەبەر ئەچمەوە بۆ ئوتێلەکە دەچم لەوێ ئیستراحەت بە قەبری باوکم ناڕۆی بەخوانیان بە خلا سەریخە هێز نییە بڕوە هێز کوڕم بۆ ئیخیتەوێ حەزم لێ بەشوم عیبەر وڵا عیب ئەدەبت یاوێ ئەمە وەسع منیتیان کاکە دەسەرکە و ماڵە بە کوڕە دەوازم لێ بێنە بەخوای خۆش هێواش خلە سەرکەوە ياخوا بخير بيه داي كورم بوكروا ياخوا بخير بك هاك فرموا ماما حيدرم كور الدوازي اللي بين كرم فرموا كاك حيدرجان فرموا هەرێتۆ بۆ خاتری خوا منە لەو ئوتێلە خۆشە و هێناوەتی ئێرە کاکە جا من لێرە ناژیم كورجا كاك حيدرجان ما بتينا جوور وزانت مالكم هي اما نخوش بخوام شو هل اسراحه دكيت فرموا بخوا اما نخوش مالك كمان تيجي صوت يلي بينجا سيرينيت ئەمە چی بوو بۆ خاتی خوا مريشتقيت او افريد فرموا دار تشديوا بەخوا مزی ڕاکەم لا فرموا آريا صوفيا ورن شده ورن بچی چی گوشت منه گوشت وره بچیم بخوریم ئەرە ڕۆڵە بۆ ناچی ئالەوێ دانیشی کوڕی باوکم تۆزی ئەتەچێتتان هەبێت چۆزێ جوان دانیشە دەبڕای بۆ بەم نە نووساوی مام حيدر ئێمە ڕێز لە میوانەگرین خوانك میوانێ بێتە ئەم ماڵە ئێتر ئاوا لە خزمەتی ئاوا دانیشی باشە کاکەی و دەتۆزێ بە ئەتەچێت دانیشن بۆ ئاوا دانیشون بەم نە نووساون هەر مردم لە برسادا سەپاری نان و ماستم بۆ بێنە کاکە حیدر نان و ماست بۆ تۆ زانیت چ نانێک لەم ماڵەیە دروست کراوە برنجی کوردی برنجی درێژ مریشک ئەنواع تەعام بەخێر بێی ئەمە چییە؟ چی وەش نەکەمە ئەڵێ بەخێر بی بەخێرات لە ئێوە ئاوایە سەلامە و بیدادت جان ببوورە تەخیری ژاتم یاخوا بەخێر بێ فاخر جان ئەو دەسانە و ماجەکەم بم بەرەو بۆ ئوتێلەکە خەریکە شێ دەبم گۆرە ئەوتێلیتی حیدە تۆ قسە بە من ئەڵێ لە ماڵی من نایت بێ قەزا بێگە تەنگاوی دەهەزە بیگێنە نانەبا بە تەنگاوی چی کوورە خەریکە ئەمرم لە برساتە کاکە جیا فریا بکەوە بەسە چاوتە نان حازرەکە خەجێ تۆزی خێراکە نانەکە بێنە باشە ڕازەکە لە خێرا پاروێنانم بەنێ بابی کەم بە زەهری مارم و بڕۆ بڕۆم چییە و تۆ بەجددیتە جاری یەک گڵۆپی بەنزینم هەڵبووە لێرەشەوە بۆ سەر جادەی ڕئیسی سێدانە سەعاتە بێ قەزابی ئەوە هەل لێرەی خەجێ دەڕەکە نان حازرکە